ڕاپەڕینی ڕۆشنبیری کوردی لە کوردستانی باشوور دوای تەواوبوونی شەڕی یەکەمی دنیا لە ساڵی 1970 دەستی پێکرد. ژمارەیەک لە ڕۆشنبیرانی کوردی عوسمانی لە ئیستەنبوڵەوە گەڕانەوە و ئەزموونی پێشکەوتووی ئەو سەردەمایان لەگەڵ خۆیان داهێنایەوە بۆ کوردستان. هەر لەو سەردەمانەدا حوسێن حوزنی موکریانی لە سابڵاخەوە ڕووی کردە کوردستانی باشوور و سەرەتا لە ڕواندز پاش چەند ساڵێک ئەنجا لە هەولێر گیرسایەوە. حوسێن کوڕی سەید عەبدولەتیف کوڕی شێخ ئیسماعیلی خەزاییە. لە گوندی نیچکە لە نزیک ئاوایی بوغدەکەندی سەر بە بۆکانی موکریان لە ساڵی 1893 لەدایک بووە. سەید عەبدولەتیفی باوکی زۆر نەژیاوە. لە سەردەمی لاوێتیدا هەندێ نازناوی بۆ خۆی داناوە و بەشێک لە نووسینەکانی بەو ناوانە بڵاو کردوتەوە. ناوەکان حوزنی، خدۆک، داماو، بیژەن بوون. لە ناو ئەمانەدا نازناوی حوزنی بەسەر ئەوانی دیکەدا زاڵ بوو. بەگشتی کەسێتی مێژوو نووس و شاعیر و نووسەری ئەم ماوەیە بە حوسێن حوزنی موکریانی و حوزنی ناوی دەرکردووە. لە هەندێک شعریشدا نازناوی داماوی بەکارهێناوە. حوزنی لە خێزانێکدا ژیاوە مناڵ بووە کە باوکی کۆچی دوایی کردووە. لە تەمەنی 12 ساڵیدا بێکەس و بێداڵ دەماوەتەوە. لە سەرەتای سەدەی 20 و ڕۆژگارانی جەنگی یەکەمی گێتی سنووری سیاسی نێوان ئێران و عوسمانی تەگەرێک نەبووە بۆ هاتوچۆی کورد لە هەموو ناوچە کوردنشینەکانی کوردستانی ئێران و عوسمانیدا. ئەمە ڕێگەی بۆ حوزنی خۆش کرد بە شوێن کاردا بگەڕێ لە ناو خاکی هەردوو دەوڵەتدا. هێشتا لە تەمەنی لاوێتیدا بووە کە کەوتووەتە ئیستانبوڵ و لەوێ فێری مۆر هەڵکەندن بووە. لەو ماوەیەدا ناوچەکانی کوردستانی باکوور گەڕاوە تا دوای داگیرکردنی کوردستانی باشوور و دروستکردنی دەوڵەتی عێراق لەلایەن ئینگلیزەوە. حوزنی بەهۆی سەید تەهای نەهریەوە لە ڕواندز جێی کراوەتەوە و لەوێ نیشتەجێ بووە. لەو شارەدا زۆر نەماوەتەوە. لەو سەردەمەی ئەفسەری کوردی عێراقی فایق کاکەمین لە ئوردوی سوپای ڕواندز بووە. ناخۆشی کەوتۆتە نێوانیانەوە. ناچار بووە ڕواندز بەجێ بێڵێ و ڕوو بکاتە حەڵەب. لەو شارەدا حوزنی خەریکی پیشەی مۆرهەڵکەنی و چاپخانە بووە تا ساڵی 1925. ئەو چاپخانەی لە حەڵەب کاری تیادا کردووە لە دواییدا بۆتە هی خۆی بەکڕین یا بە هەر جۆرێکی تر بوو بێ. لە ساڵی 1926 حوزنی خۆی و چاپخانەکەی گەڕاوەتەوە ڕواندز و چاپخانەکەی لەوێ دامەزراندووە و ناوی ناوە چاپخانەی زاری کرمانجی. لە سەرەتای سەدەی 20دا حوسێن حوزنی موکریانی بە پارەوپولی خۆی دوو دیاردەی کولتوری هاوچەرخی بۆ یەکەمین جار هێنایە باشووری کوردستان. یەکەم ئامێری کامێرا کە بەهۆیەوە وێنەی سەدان پیاوانی ڕووناکبیر، سەرکردە، دەسەڵاتدار، نێودار و کوردی پێگیرا و لە ئامان کاتدا بەو ئامێرە دەیان کورد فێری هونەری وێنەگرتن بوون. دووەم ئامێری چاپکردن. لە ساڵی 1940دا حوزنی لە ئەڵمانیا ئامێرێکی چاپی کڕی و لە ساڵی 1950 لە شاری حەڵەب دایمەزران. لە ساڵی 1925دا بۆ ڕواندزی گواستەوە و لە ساڵی 1948ەوە تا ئێستاش لە هەولێری دێریندا چەسپێنراوە. ئەم چاپخانەیە لەگەڵ ئەوەی یەکەمین چاپخانەیە کە حوزنی لە کوردستاندا بۆ ڕاژەکردنی وشەی ڕەسەنی کوردی دایمەزراندووە بە بەتەمەنترین چاپخانەی کوردیش ئەژمێردرێت. تا ساڵی 1934 خەریکی کواری زاری کرمانجی و بڵاوەخانەکەی بووە. لە حوزەیرانی ئەو ساڵەوە تا ناوەڕاستی مانگی تشرینی دووەم لە سلەیمانی بووە لەگەڵ پیرەمێرد لە ڕۆژنامەی ژیاندا کاری کردووە. لە ساڵانی 1935 بۆ 1936 لە هەولێر کواری ڕووناکی بڵاو کردوێتەوە. لە دوای ئەمە ماوەیەک بێکاری بەخۆوە دیوە. لەگەڵ دەستپێکردنی جەنگی دووەمی گێتی
کەوتووەتە بەغدا و لە ساڵی 1943 وەک نووسەرێک لە کواری مانگانەی دەنگی جیهانی تازە دامەزراوە. لە گۆڕەپانی ڕۆشنبیری کوردیدا لە سەرەتای ژیانی خوێندەواریدا حوزنی لایەنی زانستی مێژووی هەڵبژاردووە لە پێناو خزمەتی ڕۆشنبیری کوردی. لەبەر ئەوەی خوێندنێکی ڕێکوپێکی ئەکادمی نەبووە، لە مێژوودا لانی پراکتیکی یا مەیدانی وەرگرتووە، واتە زیاتر لە سەرچاوەی سەرزاری و گێڕانەوەی ڕووداوی پێشینان و سەر و سەربوردە و بەسەرهاتی پیاوانی مێژوو کەڵکی وەرگرتووە. دیارە بە هەموو جۆرێک ئەمە ئەوە ناگەێنێ سەرچاوەی نووسراوی نەبوو بێ. گومان لەوەدا نییە ئەمەی بووە چونکە بێجگە لە زمانی کوردی و فارسی و تورکی و عەرەبی، فەڕەنسی و ئینگلیزیشی زانیوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی ئاگاداری ئەو زانیاریانە بێ کە لە مێژووی ئەو میلەتانەی حوزنی زمانیانی زانیوە و بۆ نووسینی خۆی کەڵکی لێوەرگرتوون. لە ئەنجامدا حوزنی بە زمانی کوردی کۆمەڵێک کتێبی مێژوویی نووسیوەتەوە. حوزنی هەندێ باس و وتاری مێژووی لە ڕۆژنامە و کوارە کوردیەکاندا بڵاو کردوێتەوە. لە ژیانی خوێندەواریدا حوزنی پەیوەندی نامەنووسینی لەگەڵ هەندێک کوردناسی ڕۆژهەڵاتناسی ئەوروپا هەبووە، لەوانە ئەدمۆنسی ئینگلیزی و مینۆرسکی ڕووس و نیکیتینی پۆڵۆنی یا ڕووس و کارل هەدەنی ئەڵمان. حوزنی پیشەی مۆرهەڵکەنی و خۆشنووسی لە ئیستانبول فێر بووە. بە کۆشش و توانای خۆڕسکی بۆی لواوە خۆی وەکو هونەرمەندێکی دیار بخاتە ڕوو. ئەم پیشەیە وەک دیارە پەیوەندێکی بەهێز و ڕاستەوخۆی هەیە لەگەڵ چاپکردن. بەهۆی ئەم دەزڕەنگینیەوە حوزنی لەسەر مس و زەرد و شوشە و بەردی بە نرخ و داری کەوت نووسین و نەخش و نیگاری هەڵکەن. ئەوەی جێی ئافرینە ئەم هونەرمەندە ئەوە نە بە سەلیقە ورد بوو، کاری هەڵکەندنی زەنگۆگرافی کە بە چەند چرکەیەک بەهۆی مادەی کیمیاویەوە وێنەیەک یا لاپەڕەیەکی نووسراو لەسەر معدەن دروست دەبێت، کەچی حوزنی ئەو وێنەیە یان نووسینەی بە سومبە واتە قەڵەمی ئاسن لەسەر داری کەوت هەڵدەکەند و وەک زەنگۆگراف کتێبەکانی بە وێنە و خەتی خۆشنووسی دەڕازاندەوە. حوزنی بایەخی زۆری بە وێنەگرتن داوە. بێگومان ئەم پیشەسازیە پەیوەندی بە چاپەوە هەیە. بۆ ئەم مەبەستە کتێبێکی بە ناوی وێنەگری و کۆڵین لە ساڵی 1934 دانەوە. مەبەستی لەم کتێبە ئەوە بوو نهێنیەکانی پیشەی فۆتۆگراف و زەنگۆگراف بۆ ڕۆشنبیری کورد ئاشکرا بکە. هەموو وێنە و خەتە خۆشنووسەکانی ناو ئەو کتێبەی لەسەر داری کەوت هەڵکەندووە. حوزنی نەیدەتوانی بەبێ پیشەی ڕۆژنامەگەری بژی. لەبەر ئەوە ئەم جارەیان بیری لەوە کردەوە کوارێکی هەفتەیی زانستی و کۆمەڵایەتی و ئەدەبی بە ناوی ڕووناکی لە هەولێر بڵاو بکاتەوە. بۆ ئەم کارە پێویستی بە خاوەن ئیمتیاسە بوو. بە پێی قانونی ئەو سەردەمەی عێراق و هەموو جیهان دەبوو ئەو کەسە باوەڕنامەی زانستگای هەبێ و موچەخۆری میری نەبێ. لەو کاتەدا تەنیا مەحامی لە ناو کۆمەڵدا باوەڕنامەی زانستگایان هەبوو، موچەخۆریش نەبوون. لەبەرەوە کەسێکی هەولێری بەناو محەممەد مستەفا بووە خاوەنی ئیمتیازی ڕسمی کۆواری ڕۆناچی. بەڕاستی حوزنی خۆی هەموو کاروبارێکی کوارەکەی بەڕێوابرد. زۆربەی وتارەکان خۆی دەینووسیەوە و ئامادەیەکردن. خاوەن ئیمتیاز لە ژمارە یەکەم و دووەم هەندێ وتاری بۆ بڵاوکراوەتەوە. لە وەرگێڕانە بەتوانا بوو، بە تایبەتی لە وەرگێڕانی هەموو جۆرە نووسینێکی عەرەبی و فارسی بۆ زمانی کوردی. ناوەڕۆکی نووسینەکانی لە بابەت ژیانی ڕۆژهەڵاتناس و پیاوە سیاسیەکانی سەردەمی جەنگی دووەمی جیهانی و شاعیرانی کلاسیکی ئینگلیز و هیدیکە بوون. نووسینی حوزنی لە دەنگی جیهانی تازە لە پلەیەکی بەرزی هونەریدا بوو، چونکە لە تەمەنێکدا بوو زانست و زانیاریەکی زۆری وەرگرت بوو بەهۆی کۆششی خۆی و تاقیکردنەوەکانی لە مەیدانی مێژوو ڕۆژنامەنووسیدا. حوزنی توانای ئەوەی هەبووە شەعر دابنێ. ئەو بەڵگە کەمانەی لە بەردەستدان ڕاستی ئەم لایە نەدەخەنە بەرچاو. لەگەڵ ئەوەشدا دانانی شعری نەکردووە بە پیشە و
ناوی وەک شاعیر بڵاو نەبووتەوە. حوزنی لە شعرێکداڵێ ئەگەر ڕوت و نەدار و بێکەوا بم و ئەگەر برسی و گرفتاری هەوا بم لە خوێش و نیشتیمان ئاوارە مابم لە دەزیار و نەیار سەرشێواو بم لە ژێر جەور و جەفا و تۆهمەت ڕەزابم لە نێو تاریکی کونجی خەم خزابم وەکو مەم بەندی زنجیری بەڵابم وەکو بێژەن لە چاڵاوی قوڵابم ئەسیری زوڵم و ئیستیبدادی وابم لە خاکی خۆم غەریب و بێنەوابم لە نێو بێگانەدا ماوی قەزابم بە خزم و کەس و باب و برابم ئەوەم پێچاترە نەک سەرنەویکەم لە پێش گەورەی نەزان گەردەن کەچی بکەم. حوسێن حوزنی موکریانی مێژوو نووس و وەستای هونەری مۆرهەڵکەندن و لێتۆگراف و ڕۆژنامەنووس و شاعیر و نووسەر کەسایەتیەکی تایبەت لە مێژووی ئەدەب و ڕۆشنبیری کوردیدا سامانێکی بەپیت و بە کەڵکی لە پاش خۆی بەجێهێشتووە. دەوری گرنگی هەبووە لە پێشخستنی ئەدەبی کوردی و نوێکردنەوەی بە تایبەتی لە مەیدانی پەخشانی کوردیدا. نمونە جوان و گرنگەکانی لەوتاری ئەدەبی و کورتە چیرۆک و شعر بەڵگەی خەیاڵ فراوانی و ئەندێشەی قوڵی حوزنی موکریانین. ئەم قەڵەمە بە بڕشتە ڕۆژی شەممە ڕێکەوتی 20 نۆی ساڵی 1940 لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و هەر لە شاری بەغداش بە خاک سپێردرا.